بەڕێز جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەسعید، بەڕێزان ڕاوێژکاران و بەڕێوەبەرانی گشتی ئەندامانی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە، ئەو پەروەردەکارە بە ئەزموونانەی کە خانەنشین بوون، هەرچەند دەسەواژەی خانەنشینی زیاتر دەسەواژەیەکی کارژێڕیە، ئەجنایمە دڵنیان زۆربیان ماشەڵڵا هێشتا هەم گەنج و هەم بەتوانە و هەم بەخشی تریان هەیە، دڵنیان کە خۆیان خانەنشین ناکەن لە ماڵی خۆیانە، لەبەرەوە عەتاییان زۆر پێماوە بیبەخشن، بەڵامی ترەمە سونەتە و ڕێکارە ئیداریەکان وامان پێ دەڵێ کە دەسەواژە و یاخۆت مستەلاحی خانەنشینی بەکاردێنین. خۆشحاڵین هەموو لایەکان بەخێر بێن سەر و سەر چاوان. ئەمڕۆ هەمومان لێرە کۆبووینەتەوە بۆ مەراسیمی ڕێزێنان لەو پەروەردەکارە بە ئەزموونانەی کە ساڵانێک خزمەتیان کردووە یاخۆت هەموو تەمەنی خۆیان بەخشیوە بە خزمەتکردن لە بواری پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. بە قۆناغی جیاجیادا تێپەڕیون، هەمویان هەریەکەیان بۆ خۆیان کەنزێکی پەروەردەین، جێی تەقدیری حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە و تێکرا خەڵکی کوردستانن. بەڕاستی ئەمڕۆ بۆ مەبەستە هەمومان لێرە کۆبوونیتەوە کە قەڵغانی ڕێزێنان لەلایەن جەنابی وەزیری پەروەردە و پێشکەش بە هەر بە ڕێزێک لەو بەڕێزانە دەکرێت کە ئەمڕۆ بانکێش کراون. ئێستاش داوا لە بەڕێز جەنابی وەزیری پەروەردەکەن بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەیەک. ڕۆژتان باش بەڕێزان، سپاس بۆ ئامادەبوونتان. ژمارەیەکی زۆر لەو ئازیزانەی کە خزمەتیان کردووە لە کەرتی پەروەردە ئەم ساڵ بەهۆی جێبەجێکردنی یاسای خانەنشینی فیدرالەوە نزیکەی 5500 مامۆستا و فەرمانبەری وەزارەتی پەروەردە خانەنشین بوو. بەشێکی زۆر لە ناوەندەکانی خوێندن یان پەروەردەکان مەراسیمیان ساز کرده بوو بۆ مامۆستایان و هەروەها بۆ فەرمانبەرانەی کە لە سنووری کارژێڕی کاری ئەوانە کاریانە کرد و مەراسیمیان بۆ ئەنجام داوە. ئەوەی کە بۆ ئێمەش گرنگ بوو و وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرە گشتیەکان و هەروەها بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان، فەرمانبەران و شارەزایان و پسپۆڕان لە ناو دیوانی وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتیەکانی دیوانی وەزارەتی پەروەردە کە مەراسیمێکیان بۆ ئەنجام بدەین. تۆزێک مەراسیمەکەشمان درەنگ ئەنجامدا لەبەرەوەیتمان بە ڕێکارەکانی فەرمی بۆ خانەنشینبوونی خۆیان دەست پێ بکەن و مامەڵەکانیان تەواو بکەن. ئەزموونی شارەزایی هەر یەکێک لە ئێوەی بەڕێز لە پرۆسەی پەروەردە و هەروەها لە پرۆسەی کارژێڕی بە دڵنیایی خزمەتێکی زۆری کەرتی پەروەردەی کردووە. هەر یەکە و بە ژێرەی ئەو پۆزیشنەی کە هەی بووە، چ لە بواری پەروەردە چ لە بواری کارژێڕی، ممکنە بەشێکتان ڕۆژانێک وانەتان وتوێتەوە، مامۆستا بووبێتن، سەرپەرشتیار بووبێتن، اینجا بەرپرسیارەتی کارژێڕیشتان بینی بێ. بەشێکی زۆریشتان بەرپرسیارەتی کارژێڕیتان لە ڕۆژی ناخۆش و لە ڕۆژی سەختیشا بینیوە، بە تایبەتی لەو کاتانەی کە دۆخی دارایی باش نەبووە یان فشار و لۆدێکی زۆر لەسەر کەرتی پەروەردە هەبووە. بە ئەمانەتێکەوە هەروەها بە دڵسۆزیەوە کارەکانی خۆتانتان جێبەجێ کردووە. وەزارەتی پەروەردە پێزانینی هەیە بۆ هەموو ماندووبوونتان لە کارترازاندنی ئێوە. ئەمڕۆ بە شێوازی فەرمی یەکێکە لەو خاڵانەی کە یاسایە و هەروەها ڕێنماییە لەسەرمان وەکو وەزارەتی پەروەردە جێبەجێکەین، بەڵام لە ئێوە ترازاندن کارێکی سەختە، بە تایبەتیش ئەو بەڕێزانەی کە لە بواری پەروەردە سەرکردایەتی بواری پەروەردەیان کردووە و ڕۆڵێکی گرنگیان هەبووە و توانیویانە لە ئەزموونی کارژێڕی خۆیانە خزمەتیش پێشکەشکەن. بەشێک لەو بەڕێزانە ئەندامی ئەنجومەنی وەزارەت بوون، بەڕێوەبەری پەروەردە بوون، لە پرۆگرامەکان لە بەشە جیاوازەکانی ناو وەزارەت کاریان کردو. بۆیە ئێمە ناتوانین لە ئێوە بترازین بەو شێوازەی کە سوود لە ئەزموون و شارەزایی و توانا و لێهاتووتیان وەرنەژیرێ. وەزارەتی پەروەردە هەمیشە پێویستی بەوەیە کە لەگەڵ ئێوەی بەڕێز لە پەیوەندیکردن بێ بۆ ئەوەی کە بتوانێت لەو کاتانەی کە گفتوگۆ و ڕاگۆڕینەوە پانتایەکانیان فراوانەکرێ، ئەزموونی ئێوە، شارەزایی ئێوە، ئەو دنیابینەی ئێوە کە لە بواری پەروەردە بە ئەزموونێکی زۆرە پێگەیشتون بۆ ئێمە سوودی ئەوێ لە هەر بوارێک لە بوارەکان. بۆیە
لەگەڵ هاوڕێکانمان لە وەزارەتی پەروەردە هەمیشە دەمانەوێت لە پەیوەندی بەردەوام بین لەگەڵ ئێوەی بەڕێز ئەگەر چی ئاماژەم بەوەدا لە کارترازاندن هەیە بەڵام ناتوانین لێتان بترازێن لە ئەزمونتان لە شارەزاییتان لەو پسپۆڕیەتان لەو عشقەتان کە لە بواری پەروەردە هەتانە زۆر جار خزمەتکردن لە بواری پەروەردە بەڕاستی عشقێکە من بۆ خۆم وەکو وەزیری هیچ کاتێک نامەوێت سەیری پۆزیشنی خۆم بکەم کە خزمەتی پەروەردە ئەکەم ئەمەوێت وەکو عشقێک خزمەتی پەروەردە بکەم عاشقم بەوەی کە خزمەتی بواری پەروەردە بکەم لە پرۆژەیەکی نوێ لە داهێنانێک لە بیر و بۆچوونێک بۆیە ئەگەر هەر کاتێکیش لەناو ئەم کایەژ نەبم لە دەرەوەی ئەم کایە بم هەرگیز بە پێشکەشکردنی پرۆژە و پێشنیار و دید و بۆچوونی خۆم بۆ ئەوانەی کە بڕیار بەدەستی پەروەردەی ئەبن لە وەزارەتی پەروەردە کۆڵ نادەم چونکە خزمەتکردنی بواری پەروەردە تەنها بابەتێک نییە پەیوەندی بە وەزیفەوە هەبێت بابەتێکە عشقی ئینسانە بۆ ئەو بوارەی کە حەزەکە خزمەتی پەروەردە بکە بە تایبەتی بەشێک لە ئێوەی بەڕێز نووسەرن و چەندین کتێبی پەروەردەییتان هەیە چەندین دەستکەوتی پەروەردەییتان هەیە و یادداشتان هەیە کە پێشکەشتان کردووە لە بوارە پەروەردەیەکانە دید و تێڕوانینی خۆتانتان خسۆتە ڕوو هەموو ئەمانەوە کاکە ئێوە لە کەرتی پەروەردە نەترازێن بۆیە ئێستا ئەگەرچی بە فەرمی ئێمە وەکو ژینگەیەکی ئیداری بەیەکەوە لە دوای بڕیارانە کار نەکەین بەڵام دەتوانین لە سیاقی کەڵک وەرگرتن و سوود وەرگرتن لە یەکتر لەو سیاقی پێویستمان بە ئەزموونی یەکتر و بە شارەزایی یەکتر هەیە ئێمە سوود وەربگرین لە یەکتر و لە تواناکانی یەکتر و یەکتر فراوۆژ نەکەین و لە کاری یەکتر نەترازین پەروەردە تەنها قوتابخانەیەک و یان وەزارەتێک و موەسسەیەک نییە ئێمە وا سەیریکەین بە ڕۆشتنمان بە تەواوبوونی هەرکەکەمان کۆتایی دێ ئەرشی خزمەتکردن بە بواری پەروەردە بە بەردەوامی پێویستی بەوە هەیە کە ئینسان لەگەڵ یا خەریک بێ ئەوانەی کە دەست و پەنجیان لەگەڵ پەروەردە و ئیشکردن لەگەڵ پەروەردە نەرم کردووە دەزانن بەوەی کە دەستبەردان لە سیستمی پەروەردە قسەکردن لەسەر سیستمی پەروەردە پێشکەشکردنی پێشنیارەکان بە سیستمی پەروەردە کارێکە کە ئاسان نییە ئینسان دەسی لەبەر بدا بۆیە هەمیشە ئەو عشقا و خولیایە بۆ پێشکەوتنی پەروەردە ئەگەر ئێمە پۆزیشنێکیشمان نەبێت ئەگەر ئێمە لەناو ئەم کەرتەژ نەبین بە ڕەهەندە ئیداریەکەی بەڵام زۆر گرنگە قسەمان تایە هەبێ زۆر گرنگە پێشنیارمان بۆی هەبێ نابێت جۆش لەوە بگرین ئەی بۆ خۆت نەتکردووە لە کاتی خۆیان چونکە ئینسان لە کاتی خۆیان هەموو شتێکی پێ ناکرێت و مبرر هەیە بۆی کە تۆ هەندێک شت هەیە ناتوانانی بیکەی زروفی ذاتی و زروفی مۆزوعیە بەڕێوەبەری پەروەردە بوویت مشریف بوویت یان سەرپەرشتیاری یەکەم بووی یان مدیری ئیشراف بووی یان مدیر عام بووی یان ئەندامی ئەنجومەنی وەزارەت بووی ڕاوێژکار بووی بەڵام مەرج نییە لە زمانی تۆ بە زروفی ذاتی مۆزوعی هەموو کارێک بکرێت هەتاوەکو لەوە بترسی یەکێک پێت بڵێ بۆ تۆ خۆت نەتکرێ سا بە منەڵی نا من ئەگەر 8 ساڵی کە 4 ساڵی دیکەیەکیشکە وەزیری پەروەردە بێ پێشنیارێکم هەبێ حەزەکەم ڕاستە خۆ بچمە ئۆفیسەکەی بووی بەرم چاوم لەوە نییە چێ پێم بڵێ بۆ خۆ دەمەت جێبەجێ نەکرد ڕەنبێ لە زمانی منە ئەمە هەر قابلی جێبەجێکردن نەبوو بێ زروفی ذاتی مۆزوعی نەهێش پێ منمە هەر جێبەجێ بکەم بەڵام ئێستا کە ببینم دەرفەتێکەیەکی شکاتوانە جێبەجێگا پێشکەشێکم بۆ هیچ کات سڵەوە نەکەنەوە کە پێشنیار و بیرۆکەکانتان پێشکەشی ناوەندە پەروەردەیەکان هاوڕێکانتان بکەن لانی کەمترین شت بەردەوامبوونی گفتوگۆ و دیبەیت لەسەر پەروەردە گەورەترین دەستکەوتە بۆ کەرتی پەروەرد من لە هەرێمی کوردستان بە هەردوو دیوەکەی بە خستنە ڕووی ئینجازات و هەروەها بە دەستنیشانکردنی کەم و کوڕیەکان و دیاریکردنی ڕەخنەکانیش لە سیستەمی پەروەردە من بە هەردووشی دڵخۆشم و پێویستە هەردووشی بە یەک ئاراستە بە شێوەیەکی پاراڵێڵ بکرێن چونکە ئەگەر ئەم گفتوگۆیە لەسەر سیستمی پەروەردە لەسەر ئەم سێکتەرە بمرێ بڕیار بەدەستانی پەروەردە تۆزێک پشتیان لێی سار دەبێت تۆزێک کەمتر ئەکەونە خۆیان بۆ ئەوەی کە هەوڵی زیاتر چاکردن بن بۆیە بێ هەمیشە بە عەقڵێکی ڕەخنەگرانە بەڵام ڕەخنەگرانەی بنیادنەرانە کە ئامانجوان ئەوە بێ سیستمەکە باشکەین یان باشتری بکەین یان باشتر بینایی بکەین ئەبێ ئەم پرۆسەیە ئەم گفتوگۆیە بەردەوام بێت ڕۆڵی ئێوە گرنگی ئێوە لە هەموو شوێنەکانە توانێت خۆی بەدەرخات چ بۆ هاوڕێکانتان ئەوانەی کە ئێستا وەزیفە ماون چونکە ئەمە پرۆسەیە کە هەمومان بەجێ هێڵین چ بۆ ئەوانەی کە لە وەزیفە ماون ئەتوانن و چ لە دیدار و
مناسبەتە پەروەردەیەکان یان چەو کاتانی کە وەزارەتی پەروەردە کاری بەوە دەبێت کە گفتوگویەکی زیاتر پانتایەکی زیاتر بەرەخسێنێ. بۆیە من پێشنیاریشم بۆ هەموو هاوڕێیانم کە ئێستا لە وەزیفەن لە ناو وەزارەتی پەروەردە و بەرپرسیارەتیان هەیە بگەڕێنەوە بۆ هاوڕێکانیان، چونکە پرۆسەی ئەزمون پرۆسەیەکی زۆر گرنگە و هیچ بۆچوونێک نابێ نادیدە بژیرێ. بڕاتان بێ زۆر جار مامۆسایەک لە گوندێکەوە دەتوانێت جوانترین پێشنیار پێشکەشکا بۆەوەی کە تۆ دەستبەری بۆ گۆڕانکاریەک کە ئەو گۆڕانکاریە لە ڕووکەش ببینی گۆڕانکاریی ئاسایی بێ، بەڵام لە نەتیجە دوایی دەبینی کە گۆڕانکاریی باشە و گۆڕانکاریشی گرنگ و جەوهەریە. بۆیە سیاسەتی گوێگرتن سیاسەتێکی زۆر گرنگە. ئینسان نابێت لێی ماندوو بێ. ئەوەی کە بەرپرسیارەتی وەرەگرێ پێویستە خۆی لەسەرەوە ڕابهێنێ کە گوێ بگرێ. گوێگرتن لە خەڵک، گوێگرتن لە پسپۆڕان، گوێگرتن لە ئەوانەی کە شارەزاییان هەیە لە بوارێکە معریفەیەکی زیاتر و دەواازەیەکی زیاتریشت بۆ کات. لەم ڕۆژانەی پێشوو گفتوگویەک لەسەر پەروەردە لە بازنەیەکی پەروەردەیی ئەنجام درا 14-15 کەسێک دەبووین. هەندێک لەو بەڕێزانە هەندێک شتیان وت کە بۆ ئێمەش بەڕاستی مای ئەوە بوو تێڕامانی لەسەرکەین و هەوڵ بدەین کە لە ئایندە کاری لەسەرکەین. بۆیە هەمیشە ئینسان ئەتوانێت لە دەوروبەرەکەی فێر بێ. جا تکاشم وایە ئێوەی بەڕێز بە کۆتایی هاتنی ئەرکە وەزیفەکەتان، کۆتایی بە ئەرکە پەروەردەیەکەتان مەهێنن، چونکە ئەرکە پەروەردەیەکەتان ئەرچێکی بەردەوامە، ئەرچێکە پەیوەندی هەیە بەوەی کە دەتوانن خزمەت بکەن و هیچ کاتێکیش ئینسان ناوێ بێئومێد بێ لەوەی کە لە جێگەیەکە وەکو پێویست گوێی لە نەگیراوە، چونکە تەنها یەک جێگە نییە، چەندین جێگە هەیە بەوەی کە تۆ بتوانی پێشنیار و بۆچوونەکانی خۆت هەمیشە بخەیتە ڕوو، ئەوەی کە لەسەر تەبیکەی. بۆیە زۆر سوپاس بۆ ماندووبوونتان، سوپاس بۆ هەموو زەحمەتێک کە کێشاوتانە لە ژیانی ئیداریە و لە کارگوزارەکانمان کە شانازیان پێەکەین هەتاوەکو ڕاوێژکارمان کە بەرزترین پلەی ئیداری بۆ لەم پرۆسەی خانوونشینە خانوونشین بووە. داوایکی شەخسیشم لێدان هەیە لە کەم و کوڕی شەخسیم ببورن لە ئاسنای وەزیفە لەگەڵ هەر یەکێک لەو بەڕێزانە. من کارێکم کردبێ بە پێی تەقدیری خۆم پێم وایە کارێکی باش بوو، ئیتر ئەگەر یەکێکم عاجز کردبێ تەقدیرێکی ئیداریە، بەڵام هیچ شتێکی مەبەستێکی شەخسی لە پشت نییە. وە ئەگەر لەو بابەتە کەم و کوڕێکمان هەبوو بێ داوای لێبوور نەکەین، بەڵام بە ڕۆشنی هەمووتان بەڕاستی نیگەرانم و لە هەمان کاتیشە ئومێدم بەوە هەیە کە سۆشیال میدیا و تۆڕەکانی پەیوەندی کۆمەڵایەتی ئەمڕۆ ئەوەندە لە برەو سندنایە دەتوانین ئاگامان لە یەکتر بێت، دەتوانین گوێ لە یەکتر بگرین، دەتوانین پێشنیاری یەکتریش بکەین. وەزارەتیش ماڵێکی کراوەیە بۆ هەموو لایەکتان، پەروەردەکان ماڵێکی کراوەیە بۆ هەموو لایەکتان، پەروەردە گشتیەکان، پەروەردەی قەزاکان، کارکە وەزیفەکانتان کۆتایی دێ بۆ مانایانی ئیتر نێنەوە بۆ وەزارەت و بۆ پەروەردەی گشتی بۆ پەروەردەکان. جاروباریش بە جۆرەی توانای خۆشتان سەرێکمان لێ بدەن پێمان خۆشە. دووبارە زۆر سوپاس، بەخێر بێن، لە کەم و کوڕیمان ببورن، ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک. ڕاوێژکار بەڕێوەبەری گشتی، ئەردەری بەڕێوەبەری گشتی، بەڕێوەبەری پەروەردەی قەزا، فەرمانبەر کارگوزارەکانی وەزارەتی پەروەردە، ئەوانەی کە ڕاستەوخۆ ئەرتیباتی ئیداریان بە وەزارەتی پەروەردەوە هەیە،
ئەوانە خانەنشین بوون لەگە ژمارەیەک لە خەبیر لە پرۆگرامەکان کەسانی شارەزا و ئازمون و بەڕێوەبەرەکان لە ناو دیوانی وەزارەتی پەروەردە ئەمڕۆ لەو مەراسیمە سپاسی هەموو خزمەتەمان کردن و داواشمان لێکردن ئەگەرچی لە ڕووی وەزیفی لە کارترازانیان کردووە بەڵام نابێ لە ئێمە ترازام بکەن لە ڕوو پەروەردەیەکەیەوە لەبەرەوەی کە کەرتی پەروەردە پێویستی بە هەموو ئەو پەروەردکارانە هەیە کە خزمەتی بکەن و بیر و بۆچوون و پێشنیارەکانی بدەنێ داوای بەردەوامبوونمان لێکردوون بەو شێوازانەی کە لە ئایندا ئەتوانین پێکەوە کاری دیکەش بکەین بەڵام لە ڕووی ئیداریەکەیەوە و بەڕێزانە خانوشین بوون سپاسی ئەو خزمەتانەکەین کە ئەمڕۆ لە گەرمیان و لە هەموو شارەکانی کوردستان لە زاخۆ لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی لە سۆران لە هەموو شوێنەکان تەشریفێنەوە. ئەمڕۆ لەلایەن وەزارەتی پەروەردە خودی جەنابی وەزیری پەروەردە چەند خەڵاتێکی ڕێزلێنان پێشکەشی ئەو بەڕێزانەکران کە ساڵانێک خزمەتی پەروەردەیان کردووە لە بواری پەروەردە خزمەتی زۆریان بە پەروەردە گەیاندووە جێ و پەنجەیان دیارە هیوادارین هەردەمەوانە سەلامەت بن تەمەند درێژیان بۆ دەخوازین لە کارەکان کو سەرکەوتوو بن ئینشاءڵڵا لە ژیانی تکەشدا سەرکەوتوو دەبن کە خانشین بووینە. پێشەچی زۆر سوپاسی جەنابی وەزیری پەروەردە دەکەین دکتۆر ئالان خەمە سەحید کەوا ئەو ڕێزلێنانی لە هەموو بەڕێوەبەری گشتەکان و بەڕێبەری پەروەردەی قەزاکان و هەموو بەڕێبەرانی سەرپەرشتیاری پەروەردەیی بوون دەستخۆشی لێ دەکەن بەڕاستی ئەوە بەپێی ئەو یاسای خانەنشینی حکومەتی فیدرال لە تەمانەکە وا بووە و بەڵام ئەوە ئەجرەکە بەڕاستی زۆر بە گەورەی دەزانین کەوە لە پای ئەو ئەرکەیکەوە خزمەتی چەند ساڵەمانە کە ئەوڕۆ لێرکانە ڕێزلێنانی لە بۆ کردی زۆر سوپاسی دەکەین. ئەمڕۆ بە بۆنەی خانشین بوومان زۆر سوپاسی بە ڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئالان دەکەین کە ئەو ڕێزلێنانی قەڵغان ڕێزلێنانی پێبەخشین و بەڵێنیشمان پێیدا و ئەمڕۆ پێشتریش هەردەم لە پەیوەندیدا دەبین لەگەڵیان هەر شتێک بکرێت هەر پرسیارێک لێ بتوانین یارمەتیان بدەین هەر لەو ڕێبازە دەبین سپاسان دەکەین.